چواری ئەم مانگە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و ڕاهێنگەیاند لە چەند ڕۆژی ئایندە ئەنجومەنەکە بڕیار لەسەر بایکۆت یان دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن دەدات، بەڵام 12 ڕۆژ تێپەڕیوە و هێشتا بڕیاریان نەداوە. ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمبەرانی ناڕازی لە چەند ڕۆژی ئایندە کۆ بێتەوە هەڵوێستی خۆی لەسەر چالاکیەکان و بایکۆت و خۆپیشاندان و ناڕەزاتیەکانی ئەم ساڵ ڕائەگەیەنێ، بەڵام شەرمە بۆ دەسەڵاتێک موچەی ساڵی ڕابردووی نەداوە داوای بایکۆتی ساڵی نوێ داوای خوێندنی ساڵی نوێ بکات. پێیان پەیوەندی بە چەند کەسێک لە ئەندامانی ئەنجومەنەکەەوە کرد، بەڵام ئامادە نەبوون ڕوونکردنەوە بدەن. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی و دەستەی داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەران ئامادە نین لەسەر پرۆسەی خوێندنی ئەم ساڵ ڕوونکردنەوە بدەن، بەڵام ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ دەڵێن خوێندن بەبێ دابینکردنی مافی مامۆستایان و فەرمانبەران پرۆسەیەکی شکست خواردووە، چونکە ناکرێت شایستە داراییەکان نەدرێت و مامۆستاش دەوام بکات. زۆربەی مامۆستایان شوێنیان دوورە، کرێسارێکی زۆرێن و ئیلتیزاماتی خێزان و مناڵیان لەسەرا تێچوو دارایی زۆریان هەیە، بۆیە ناتوان بەبێ موچە بەردەوام بن. ئێساوە مانگی نوێیە و موچەی مانگی حەوەر نەگیراوە و وەرزێک موچە فەوتاوە موچەوە نەگیراوە. بەم خەمساردی دەسەڵات و حکومەت چۆن نەتوان دەرگای قوتابخانەکان بکەین. ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ کە ڕێکخراوێکین لە بواری پەروەردە و فێرکردن و مافی مامۆستایە کار ئەکەین. ئەرکی سەرەکیمانە کە بەرگری لە مافی مامۆستایان کەین کە مامۆستا چین و توێژێکی زۆر ماندوون زۆر پیرۆزن، مافیان چەندین ساڵە پێشەی لە کرێمە ئەرکمانە بەرگری لە مافەکانی ئەوان کەین. ئەرکی دەسەڵاتە کە موچەکانیان دابین کە ئەرک بەرامبەر مافە، کاتێک کە تۆ مافەکە دابین نەکرێن ناتوانانی ئەرکەکە جێبەجەکەین. بۆیە کە ئێمە لەگەڵ ئەوەدان شایستەی دارایی مامۆستا دابین بکرێت ئەو کاتە دەست بەدەوام و بە پرۆسی پەروەردە بکرێتەوە. پێشنیارێک هەیە بۆ ئەوەی مامۆستایان بە تەناوب دەوام بکەن، بەڵام مامۆستایان دەڵێن حکومەت قوتابخانەکان بە فەرمانگەکان تێگەیشتووە، تەناوب بۆ قوتابخانەکان نابێت و ناکرێت مامۆستایەک لە جێگەی بیزوانە دەوانە لە هەفتەیەکدا بڵێتەوە. ئەگەر بەر لە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن موچە دابەش نەکرێت، مەحاڵە مامۆستایان بە 3 موچەی نەدراوە بگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.